تان لە بیازانێ وارەتان باش لە فستیڤالێکی کوردانە و بەرهەمە خۆماڵەکان لە قەرەهەنجیرەوە لەگەڵتانی جا کۆمەڵێک شتی زۆر جوان لێرە پەخشکراوە ونیشن خۆشان هاتەوەکەی ئەم ئێوارە هێستەکەم زۆر بەهێژای باشە لە نێو پیشاندانی کۆمەڵە بەرهەمی خۆماڵی کە بڕگە سەرەکیەکەی هەنجیرە پاس لە تام و لەزەتی هەنجیرەکەین هاوکات لە پاڵەوەشە خۆبێشتی کوردەواریمانە زەمەوی گەرەمەی دەستی تۆ نێمیە بە من ئەمە ئێلەکە شین بوو ناوە لە بەرکەی بزانین چۆنە زۆر باشە اینجا ئەمە پێ پیشانەین کۆمەڵە شتی کەش باز لە بەروبوومی بە هەنجیرەکەین لێرە ئەم ئێوارەیە با هەندێک هەنجیر بێنم ئەیە شیرن ئەو زۆر سپاس ئەم ئێوارەیە جیاوازتر لە ئێوارەکانی کە ڕۆژینمان هێناوەتە دەرەوە لەگەڵمان بن پاش یەک کاتژمێری تر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین باسی بەرهەمە خۆماڵەکانەکەین باسی ئەم فستیڤالە خۆشاکەین کۆمەڵە کچ و کوڕی گەنجی جوان لێرن بەرهەمەکانی خۆیان نمایشەکەن بەڕاستی ئەم فستیڤالە خۆماڵانە سوودی زۆرە ئەم بۆ پێشاندانی ئەو شتانەی کە هی خۆمان لە ناوچەکەی خۆمانە ڕوێن بۆ پڕفرۆشی زیاتر بۆ هاندانی زیاتری جوتیارەکان بۆ چیە تو بووە گۆڕای بۆ کوردانە ساعت 6 چاوەڕانمان